خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ دوایین تەوەر و گفتوگۆی ئەم ڕۆژمان قسەکردنە لەسەر ئەوەی کە کچێکی کورد بە ڕستەیەکی خۆی دەست پێەکەم کاڵێ کەلتوری ئێمە ناسنامەی ئێمەیە کە هەمیشە ئەڵین توانای کچەکانمان هەمیشە توانایەکی زۆر باش و بەهێزە هەمیشە خۆیان دەتوانن لە کاتی خۆیان و لە شوێنی خۆیان و لە پیشەیەکی خۆیان ببینەوە وزەی خۆیان بەکاربێنن. ئەمڕۆ خاتونێک لە لامان میوانە ئەویش خاتوو کیژان مەریوانە وەکو خاتونێکی دەستڕەنجین کۆمەڵە کاری زۆر جیاوازی بۆ هێناینێتە ناو ستۆدیۆ ئەمەی کە لەبەر دەستی منایە دەفتەرێکە بەڵام دەفتەرێک نییە لە دەروی وڵات بۆمانات بێ دەفتەرێکە خۆی دیزایانی کردووە لە ڕووی بەرگەکەیەوە لە ڕووی ئەوەی دیزایانی ناوەکەشیەوە لە ڕووی ئەو ڕستێشیەوە کە من بخوێنمەوە لە خواری هەموو لاپەڕێک نووسراوە ئەمە جێگەی دڵخۆشی و لەگەڵ چەندین کاری ناوازەی تر یەکێ لەو کارانەشی کێنایەتی دواتر من پێم خۆشە خۆی چۆن بیری لەوە کردوێتەوە کە میشاڵین بە هاوڕێژینگە بین و لە مادەی پلاستیک دوورکەینەوە ئەوسا دایکمانە ڕێ بە تورەکەیەکەوە بەشی ماڵۆشتیە نایە دوای تورەکەکەی شۆرد و هەڵی ناکرد و فڕێ نایە ئێمە زۆر زۆر بەخێراتم دەکەین زۆر بەخێر بێ خاتووکیژە سپاس بە ئامادەبوون زۆر بەخێر بێت بیرۆکەی ئەم کارانە بیرۆکەی خۆتە و چۆن دەستی کرد بەم کارە جوانانە زۆر سپاسانەکەم سەرتا من کیژان ئەندازیاری تەلارساز و خاوەنی براندی کیژ دیزاین کە تایبەتە بە پێداویستە سەردەمیەکانی ڕۆژانەی گەنجان وەک تێنووس و تابلۆ و پادی ماوس و جانتا و بەرگی موبایل لە قاڵب و شێوەیەکی کولتوری و ڕەسەندە. بیرۆکەی ئەم کارە هەر لە دوای تەواوکردنی زانکۆوە بڕیارمە کە ئەو فکرەی کە هەم بوو لە ماوەی زانکۆ لە مای خوێندنم لە زانکۆ بیکەم بە ڕاستی فکرەکە ئەوە بوو کە لە ڕێگەی ئەوانانی کە ئەمان خوێن خۆشەویستێکی زۆرم بۆ بینا دیارەکانی کوردستان بینا مێژوویەکان دروست بوو وێنەم ئەکردنەوە کە هونەری هێڵکاری پێڵەن لە تەلارسازیە وێنەم ئەکردنەوە و دواتر بڕیارما بۆچی ئەم وێنانە کە کۆم کردوونەتەوە ژمارێکی زۆر وێنن بۆچی نیکەم بە کۆکراوەیەک و ئەم وێنانە بگەن بە زۆرترین کەسی تریش بیبینن ئاشنایان هەبێ بۆ بینانەی کە خۆمان بە تایبەتی لای گەنجان لەوانەیە زۆر ئاشنا نەبێت بۆیە بڕیارمە لە ڕێگەی کۆکراوەیەکەوە یەکەم کۆکراوم بە ناوی کۆلەکشنی فەرشی کوردی بوو کاتیایە هێڵکاری وێنە بینا مێژوویەکانی کوردستان لەگەڵ فەرشی کوردیە تێکەڵمان بەڵێ ئەمەیان قەڵای هەولێرە ئەمەکاری قەڵای هەولێرە و لەگەڵیشە بەڵێ ئەمە هەمووی دەستە و ئەمەش لەگەڵ نمونەی فەرشی کوردی سەدەکانی ڕابردوو تێکەڵم کردوون و جگە لەمانە سمبوو لە کوردەواریەکانیش بە هەمان شێوە ئەوانی ژوە کۆلێکشنێک ئەمەیان گوڵە هەوریە گوڵە هەوریە بەڵێ لەگەڵ نەخشەکانی ترا تێکەڵم کردووە نەخشی تریشت هەیە؟ ئەمەی کە هەیە ئەمەیان جامانەیە دانێکم بینی نەخشەی عێراق بوو یان کوردستان بوو؟ ئەمە نەخشەی کوردستان وتەکەی قازی محەمەدیش لەگەڵ جامانەیە تێکەڵم کردووە ئەی دەستەکە زۆر جوانە ئەم نەخشەش هەر چەندە سەر قماشەکە و نەخشەکەت بەڵێن وڵاتانی تریشی گرتووەتەوە لە وڵاتانی تریش ئەبینە بەڵام ئەمەیان کورد زۆر بەکارهێناوە قماشی شاڵ و جامانەش هەروەها زیاتر هەوڵما ئەوانەی کە ینی پەیوەندیان بە کولتوری کوردیەوە هەیە زیاتر دەلالەت لە کولتوری کوردیەکان بەکاربێنەوە لە جامانە و لە قماشی هەوری و هەروەها قماشی شاڵ بەکارهێنانە وەڵام من دەستخۆشی لێکەمە ئەمە هیوادارین ماوەیەکی چەند ڕێکخراوێک هەوڵیان نا ئەمە بکرێتەوە کەلتور بەڕاستی وی دوورکەینەوە لەم هەموو علاگەیە سا هەر ماڵێک بڕۆ ژێر تەباقەکەی بازار 2 کیلۆ علاگەیتیە ئەوە تۆ ژوازم ڕسمیشە پێوەگرە جوانیشە بەڕاستی دەست خۆش بێ من تەنانەت ئەوەی خۆم بۆ هەموو شوێنە ینی بۆ چوونە دەرەوە بێ بۆ بازار بێ بۆ داوای هەر شوێنە بێ ئەم ڕەشەیانە هەر زۆر جوانە بەرزێکی تەبێ خۆی تایبەت وانە ئەمەیان نەخشەی کوردستانە لەگەڵ هەوری نەخشی هەوری بۆ هەموو شوێنێکریکە باشە خاتووکیژان ئەمە لەسکەیە وانە ئەمان طبعا ئەمە ئەمێنێتەوە بە شۆردن و شتێک ناچێت چکە شۆردن و کێشەی نەبوو ئاتێکیژان ئازێت کێشیمانێت ئەمە چۆنە یەکەم جار ئەمە ئەبێت چی دەکەیت قماشەکە ینی ئەدورین بەری بۆ بکەین و ینی بۆ قیاساتانی کە خۆمانەمانەوێت ئەیدورین دواتر تەبعی لەسەرەکەی دوورینەکەش خۆتە دوورینەکە نەخێر تەنیا ئەمەیان خۆت نایکەی بەڵێ ئەمەش خوا جوان و کەش خەشە ئەتوانین ئەمڕۆ ببیتە نمایشگاری کارەکانی کیژان پێمان بڵێ
دواتر پرۆسەکە چەند ئەنجامەی لە دواترە ئەو بەرەبەر ینی فکرەکە گەورەتر بوو یەکەم جار لە دەفتەر ینی تەنها دەفتەر و تابلۆ بوو دواتر تۆتباک فکری تۆتباکم بۆ هات تورەکەکان و دواتر پادی ماوس و هەروە کەڤەری موبایلیش پادی ماوسەکانمان نیشانەوەی زۆر جوانە نەخشەی کوردستان جایەکشە سەرنجی منی ڕاکێشا زۆر وردیشە لێرە داینەوە سەپشای بینم بەس ئەمانە ڕاستی کاری زۆر جوانن دەوانێت زۆری نەمان هەروەکو خاتوکیژان خۆشی خوێنکار بێت لە ماڵە کۆمپیوتەری هەیە بووی کە زۆربەی وانەکانی پێجێبەجێکە بۆ ماوسەکەی بمانەمە شتێکی جوانن کە تۆ هەمیشە کار لەسەر بکەیت ینی ئەو پێداویستیانە شتە سەرەتایە بچووکەکان ینی مۆرکی کورداتی پێوە بێت تا بەردەوام لە بەرچاومانابێت و ئەو ناسنامی خۆمان لە بیر نەکەین بۆیە تەنانەت لە کەڤەری موبایل لە پادی ماوس لەو ستیکەرە بچووکانش کە ینی ڕۆژانە ئەیکەین بە موبایلەوە یان بە لاپتۆپەوە تا لە بەرچاومانە بێت و کولتوری خۆمان لە بیر نەکەین ئەو بۆ من زۆر چونکە بۆیە کولتوری ئێمەش ناسنامێ ئێمەیە دروشمی کشتی زانین ئێستا ئەم ڕستەیە من پێ بڵێ ینی چێوە هەر ڕێک ئێستا هاوکارانم ئەمیان نیشاندا تەنیایی دانەی داوی خوایە بڵێ ئەوە وتەی مامۆستاقانعە مۆستاقانە خورشید تەنیایی دانەی داوی خوایە مەبەستمان لەوەیە کە زۆر جار ینی ئێمە ئینسان هەست بەوە ئەکەین کە هەست بە تەنیاییەک ئەکەین هەست دەکەین تەنیاین لەم ژیانە بۆیە ئەم تەنیایە داوێکە بۆ ئەوی خۆی گەورە خۆی بمانگەڕێنێتەوە بۆ لای ئەوێت بتگەڕێنێتەوە بۆ لای خۆی بتکاتەوە بە هاوڕێی خۆی باشە کاتی تۆ زۆر لە کوردیشە خوێنیتەوە شعری شاعیرانی کورد لە زۆربەی بەرهەمەکانی شاهەیە و زۆر بەرهەمەکان بە تایبەتی لە بەرگی موبایلەکانە یعنی کڕیارەکان بە پیخواستی خۆیان جاری وایە شعرێکی مۆسە نالی یان مەحوی پێم ئەڵێن و لەسەر دیزاینەکان دایەن زۆر باشە هەمیشە ئەڵێن تەکنەلۆژیا ئامێرە زیرەکەکان بۆ خزمەتکردنی ئێمەیە ئەمەی کە بەدەست منەوەیە لاپتۆپێکە کە لەوانەیە زۆرینەی ڕۆژانەمان جارێ و دیپشان نایە ئەوەی سەرنجی منی ڕاکێشە ئەم ئیمۆجی چیاوتە لە کامێرەکە زۆر باسەکەن کە کامێراکەی باشە کە مارکسێری لێبێت ئەمەی تر ئاسایشەکە پارێزێ باشە بەڵام دیوەکەی تری ئەم هەموو وێنەیە کە هەمووی پەیوەستە بە ناوچەکانەوە بە کەلتورەوە و ئەمەش وابزانام لۆگۆی خۆتم کیژە زۆر باشە ئەم لۆگۆیانە هەر یەکەرگی ناوچەیەکە هێناوتە بەشێکیان هی شاری سلێمانین ئەو بینای قەزازەکانەکە هەر لە کۆنەوە ینی ئەو بینایە تایبەت بۆ بە دروستکردنی سەروبەست و چەفتەی ژنان و پیاوان هەر بەگەڕکی قەزازەکان ناسراوە ڕاستی یەکەم سکێچیشم کە دەستم پێکرد یەکەم سکێچ ئەوە بوو بۆیە زۆر زۆر تایبەتە لام ئەوەی ئەوەی تریان ئەمە گەڕێکی قەزازەکان سلێمانی ئەوەی تریشیان دەرگایەکی سابوونکەرانە هەروە قەڵای هەولێری تایە منارەی خورماڵی تایە قەڵای شێروانی تیان مزگەوتی گەورەی تایە بۆیە زۆربەی ئەمانەی تریش قەڵای هەولێر و قەڵای کەرکووک زۆربەی سکێچەکانم ناوچە جیاوازەکانی کوردستانە بۆیە هەوڵما ینی کە هونەری تەلارسازی ئەو تەلارسازیە کۆن و ڕەسانەی کە هەمانە دووبارە ئاشنا بکەمەوە بکەنجەکانە خۆش ئەو ستیکێرە هەراوە چۆن لێ سێ موبایلەکەی خۆی کەڤەرەکەی چەند جوانە ئەتوانی و مامشان بێ ئەمەش بەرگی موبایل ئەی دەستی خۆش بێ ئەمە هەموو پرۆسە ئەو ستیکەرەش منیشانەیە عەزەتکێشی هەموو پرۆسەکە وەکو یەکوایە یان جیاوازە لەسەر بۆ نمونە قوماش لەسەر پلاستیک طبعا جیاوازە کەڤەرەکان قاڵبی تایبەت ینی قاڵبی خۆیان هەیە بە تایبەت بە تەبعکردن لەسەریان بە هەمان شێوە پادی ماوسەکەش ینی جیاوازن ئەبێت هی تایبەت بەخۆی بێت کە بتوانین ئێمە تەبعی لەسەر بکەین کوالیتیشیان هەمان زۆر باشە باش ئێمە ستیکەرە چۆنەکاوە پشتەکەی لێ ئەەکەیتەوە مەبەستم پرۆسەی نەخشانەکەی چۆنە ئەوش بە هەمان شێوە دیزایانی بۆ کەم وەک دەفتەرەکان و دواتر ئەم دەستگەی چۆن لێ ئەی تو دوایەوە ئاوە وەکو ستیکەری لێەکەی هەر هینەکەی لێ حازری هەیە ئەمە کاغەزەکەی باشە جا پرۆژەکانت بە تەما هەیە ئینشەڵڵا گەورەتریکەی ئەم کۆلێکشنەش نوێترین کۆلێکشنە کە لێرە ئەرزی بکەم ئەوەی تورەکەکان و ئینشەڵڵا لە پرۆژەمە گەورەتریان بکەم هەم لە ڕووی جۆریەتی دیزاینەکان هەم لە ڕووی پێداویستەکانیش زیاتریان ئەمەیان زۆر گرنگی پێ بەم تورەکەی خامە
کە زۆر سوودی هەیە دەست خۆش کچان لە شانی ئەکەن ئێ باشە خۆ ئێمە هەر توورەکەمان پێوتوانە ئەگەر ئێستایکن بە جانتاوە شتێکی کێ بە هەموو نەوێک ڕازی بەس لە لایلۆن و مادەی پلاستیک کاتە خاتونی ماڵەوە بێ بۆ بازارکردن هەم بۆ کچانیشە لە شانی کە بچم بۆ ئێمە دەستخۆشیت لێکەین زۆر سپاس هیوای سەرکەوتن هیوای کاری باشتر و باشتر جێگەی دڵخۆشیە کە خاتونێک لە بەشێکی زانکۆ تەواو کردو بەڵام خولیاکانی نەخستۆتەوە لەوە هێنایەتی لە شتێکی کە ڕنگدانوی هەبووە دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە زۆر ڕاستی دیارێکم هێنا بۆ حەزم کرد پێشکەشتانی بکەم خۆت دیاری زۆر سپاس دەستەکانت خۆش بە زۆر سپاس حەزەکەم گشتی پێناوە بێگومان نیشانیان بۆی کە بینەرانشمان بێت ئەمە هەموو جارێک ئەوە داواکاری کڕیارەکانت بە جوانی تەغلیفەکەی من لە دیاریا زۆر بەخیلم حەزەکەم خۆم بیکەمەوە ئادەهاوەرە تۆ بکەوە بەس مەیدڕێنت خۆ جارێکیان لە بەرنامەیە کردیەوە هەمووی تێکدا ئەوە نیشانیمان دەستەکانە خۆش زۆر سپاس ئەمەش دیاری کە ئەمڕۆ دوو دیاری زۆر جیاوازمان بۆ هاتووە ئێمە دەستخۆشی لێکەین زۆر سپاس دیارێکی بەنرخە بێ بۆ لای ئێمە زۆر جوانە و ئەمەش بێتە بەشێک لە مۆزەخانەی کورسان سپاس بۆ تۆ دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ دەستخۆش بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ هاتینە کۆتایی پرۆگرامەکەمان بە هیوای ئەوەی تەوەر و بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود بێ بووی عزیز و خۆشەویستی وای تەندروستێکی باش و ڕۆژێکی خۆشتان بۆ خوازیین خواتان لەگەڵ هەر شاد بن خواتان لەگەڵ بێت دەست خۆش